بەنسبە دەوەی کە کورسیەکان لە نێوان حیزبەکاندا بەشکراوە ئەمە بانگەشەیەکی نادروستە ئەمە پێم وایە زۆرجار دەسەڵات بۆ بێئومێدکردنی خەڵک بۆەوەی خەڵک قەناعەتی بە پرۆسی هەڵبژاردن نەبێ و دوجار ئەوان دەنگدەری خۆیان دەنگ بداوە خەڵکی بێئومێد یا خەڵکی ناڕازی بێئومێد بێ و بەشداری نەکە لەبەرەوەی بە هیچ شێوەیەک کورسی دابەشکراو نییە دوجار دەنگەکانی خەڵک لە نێو سندوقەکانی دەنگدانا کورسی دابەشەکەن بەوشی کە هەڵبژاردن کاریگەری نییە بە پێچوانەوە جارێ بەلایەکەمە من پێم وایە ئەم هەڵبژاردن جیاوازی هەیە جیاوازی هەیە لەبەرەوەی کە دادگای فیدراڵی لە عێراق قورسایی خۆی هێداوە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتیەکە و بە تاکید ئەوە نەماکە خەڵکێک بڵێ ئەگەر ئێمە کورسێک گشتبێنی هەر حکومەت تشکیلەکەین ئەگەر هەر لایەنێک دەنگ نێنێ حکومەت تشکیل کات دادگای فیدراڵی عێراق ئەو حکومەتاڵەوە شێنێتەوە شەرعێتی پێنادا کە شەرعێتیشی پێ نەبوو ناتوانێت نەڕایەتی کورد و هەرێم کاوە بە تایبەت ئەو بابەتی دارایی و موچەوە ئەوە لەبەرەوە دڵنیا بن هەڵبژاردن کاریگەری خۆی هەیە قورسایی خۆی هەیە و دوجار ئەوە دەنگی میلەتە بڕیارداوە ئومێدیش دەکەم خەڵک بە گەرم و گوڕی بڕاتە سەر سندوقەکانی دەنگدان و متمانە لەو دەسەڵاتە وەرگێتەوە ئەو جارە ببینزان ئەنجامەکەی چۆنە.